ئەو جیاکاریە دەکەین کە لە پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان هەیە لە ئێستادا ئەو جیاکاریە با بڵێن لە نێوان ناوچەکانی هەرێم زۆر هەست پێکراوە و ئەمە شوای کردووە کە گلەیی هاوڵاتیانی لێ بکەوێتەوە ئەمە لە کاتێکدا جیاکاریەکان لە نێوان ناوچەکاندا بەمەبەستە و لایەنێکی دیاریکراوە بەمەبەستی بەدەستهێنانی مەرامە سیاسیەکانی ئەم دۆخەی خۆڵقااندەوە بە تایبەتر لە میدیا سێبەرەکانیشەوە باس بە نەبوونی خزمەتگوزاری دەکاتە و ناوچانەی کە لە ژێر دەسەڵاتی خۆیدانە بە قسەکردن لەسەرم بابەتە زۆر بەڕێز هیوا محەممەد کە بەڕێزان نووسەر و ڕۆژنامەنووسن لە ستۆدیۆی بەیانی کورساتنی ئیسلامان ئامادەیە کاکیوە سپاس بۆ ئامادەبوونت بەخێراتی وەک ڕۆژنامەنووسێک وەک نووسەرێک ئەم بارودۆخەت چۆن دەبینیت جیاکاریەکان لە نێوان گەیاندنی خزمەتگوزاریەکان بۆ شارەکانی هەرێمی کوردستان لە چ ئاستێکدایە؟ بەڵێ ئەم دۆخەی کە ئێستا بینین لە مەسلەی جیاوازی لە نێوان خزمەتگوزاری نێوان شارەکانی هەرێمی کوردستان زادەی ئێستا نییە بەڵکو لە چەند ساڵێکی ڕابردووە دەستێکی بەناحەق لەسەر سلێمانی کارەکە چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی پرۆپاگاندەی ناو سۆشیال میدیاکانەوە ئەویش لەوە دێکە سلێمانی پیشانی داوە کە جیاوازێکی تەواوی هەیە لەگەڵ شارەکانی تری کوردستان و عێراقیش بە پلەی یەکەم لە ڕووی ئازادی سیاسی و ڕادەبڕینەوە هەروە لە ڕووی ئیدارەدانی باشەوە بەڵام ئەوەی کە لە ماوەی ڕابردووە وردە وردە بە شێوەیەکی ڕاستەوخۆ هەستمان پێکرد بینیمان لە دوای ڕاپەڕینەوە ئیتر کە بە دوایە پرۆسەی ئازادی عێراق هات هەروە تەشکیلاتەکان لە بەغاو لە هەرێم دروست بوون و سەرۆک مام جەلال بوو بە سەرۆک کۆماری عێراق و کاک مەسعود بوو بە سەرۆکی هەرێمی کوردستان ئەو سەرۆکایەتی وەگرتنەی کە لەلایەن پارتیەوە وەرگیرا و احتیکاری هەرێمی کوردستانی پێکرا لەوێەوە دەست پێکرا چونکە خێرا پەیوەندیکی ژێر بەژێر لەگەڵ تورکیا بۆ درێژخایەن دروست کرا و ئیتر لەم ڕێگەیەوە کە تورکیا یەکێک بوو لە وڵاتانی ناتۆیە و هەروە سنووری بە یەکێتی ئەوروپاوە هەیە و بۆ ئەوان بە قازان شکایەوە لە دوای ئەمەش چوونە هەڵبژاردنەکانەوە دیسان بە هۆکاری ساختە و بە هۆکاری پرگیری تورکیە و زۆرشتی تر زیادبوونی کورسیەکانی پارتی لە ناو پەرلەمانی کوردستانە وای کرد وردە وردە لە خۆبایی بوونێک دروست ببێ ئەم لە خۆبایی بوونە وای کرد ئیتر ئیشی بە کارتی سلێمانی یاخود زۆنی سەوز وردە وردە نەمێنێ هەروە لە پاڵ ئەوەشە لە هەندێک ڕوودا و لە ناو زۆنی سەوزا ڕوویدا کە خراپترین ینی مەبەستم لە خراپی دۆخەکەی خراپ کرد دروستبوونی بزوتنەوەی گۆڕان بوو ئەویش وای کرد سلێمانی ئەوەی کە لاواز ببێ بۆ بەرچاوی پارتی ببێتە پارویەکی باشتر و توانێت پەلاماری بە ئەمە لە ئەمەی ئێستا ئەنجامی ئەو شتانەیە باشە کاکیوە بە شێوەیەکی گشتی ئەو جیاکاریە کە لە ئێستا دابوونی هەیە یاخود لە میدیا سێبەرەکانەوە بازەوە دەکرێت کە بەشێک لە ناوچەکانی ژێردەسەڵاتیەکێتی نیشتیمانی کوردستان و لە ڕێی خزمەتگوزاریەوە گرنگیان پێنادرێ ئەمە تەنها لەو ناوچانەدا هەن ئەمە لە کاتێکدا ڕەنگە لەو ناوچانەی دیکە کە لە ژێر دەسەڵاتیەکێتی نیشتیمانی دانیا بەڕاستی کەم و کورتیان هەبێ لە خزمەتگوزاریە خۆ ئەوە ئەو سوۆشیال میدیانی کە باسەکەن لێرە لە خراپەکانی ئێرە باسەکەن زۆرێکیشان خراپەکانی دووەک و هەولێر و شارۆچەکانی تابعی هەولێر و دووەک باسەکەن ئەمە شتێک نییە چکە یەک کۆمەڵگی کوردەوارین خۆگەر کۆمەڵگی کوردەواریەکە وەکو تاکەکان کاریگەریمان هەبێت لەسەر دواکەوتن یاخود پێشخستنی کۆمەلگا ئێوەش هەمان کۆمەڵگەیە بەڵام ئەوان دێن بە جۆرێک تەرکیزیان لەسەر سلێمانیە بۆ نمونە مەسەلەن ئێرە هەروەکو هەر وڵاتێکی تری دنیا تۆ علوەیەکت هەیە میوەی خراپیەتە ناوە شتێکێت خراپ بووە فاسد بووە چونکە کۆمپانیەکانی فرتوفێڵن لەگەڵەکە ئێ باشە خۆ لە دۆزینەوەی دوو تەن خورما کە خراپ بووە ئەمە هەڵای ناوێ ئەمە بەدەست نهاتووە یاخود شتێکی تر کە فاسد بووە یعنی وای لێیە کە مەسەلەن لە سلێمانیا دوو سیارە لە یەک بن
ئەبەستێتەوە بە خراپی سیاسەتی یەکێتی لە زۆنی سەوزە بەڵێ باران ببارێ ئەڵەن ئەوە لافا وەستا خەتای یەکێتیە گەر وچکە ساڵی بێ ئەڵەن خەتای یەکێتیە لە زۆنی سەوزە ئەمە خۆی سیاسەتە خەڵگە بێ لەمە تێبگا بێ خەڵک وشیار بێت لەوەی کە بۆچی لەسەر سلێمانی هێرش هەیە ناشرینکردنی سلێمانی بەچێ ئامانجێکە باشە ڕوونە کاکیوە پێ دوایە خەڵک ئەوەندە هۆشیارە کە بتوانێت کە بزانێت ئەو لایەنەی کە ئەم پرۆپاگەندانە بڵاو دەکاتەوە خاوەندە سەڵاتێکە کە تەنها دەیەوێت بۆ نمونە زۆربەی هەژمونی خۆی بەسەر ناوچەکانی ترا بڵاو بکاتەوە بۆ نەبیەوێت بڵێت من تەنها و ناوچانی کە خۆم دەسەڵاتم بەسەریا هەیە خزمەتگوزاری باشیان پێشکەش دەکەم ئێوە یاخۆ دەگەر بخۆی بە باوکی میلەتێکە زانێ ئەو لایەنە چۆن ڕێگە دەدات ناوچەیەکی وەکو سلێمانی یاخۆ هەر ناوچەیەکی دیکە بێت بێ دەرمان بێ سوتەمەنی بێ هەر خزمەتگوزاریەکی تر بێ دە ساڵ لەمە پێشسەرۆکی ئێستای هەرێمی کوردستان وتیە گە سلێمانی دەنگمان باتی ئەمە خزمەتێکین یعنی بە ڕاشکاوە نەوتیە ئەگەر دەنگمان بنێ بە پارتیانی ئەمەش خزمەتێکین خۆ ئەو کاتە سەرۆکی حکومەت بوو یعنی بۆ ئەبێ ئەو شروتەدا بنێ بۆ سلێمانی کە سلێمانیش بەشێکە لە هەرێمی کوردستان بۆ ئەو بڵێ سلێمانی دەنگمان باتێ ئێمەش خزمەتی لە کاتێکە هەمووی کوردە یەکنێتەوەیە یعنی تەمەشاکە ئەمە خۆی ئەو پرسیارەکە لێرایە ئەو جیاوازەکە لێوە دروست دەبێت کەوابێ هەمان جیاوازی بە ئاشکرا ئێستش هەیە ئێستا سلێمانی لە دەرەوەی چوارچێوەی هەرێمە سلێمانی زانی چۆنەوە کووای لێ هاتووە جانتایەکیان داوە تێپڕە لە شت بەڵام بۆی نێ بیکاتەوە یعنی تۆ تەمەشاکە لێرە ناتوانانی زەوی دابشکەی ناتوانانی خزمەتگوزاری کە بکەیت ناتوانانی پرۆژە بکەی هەمووی بچیتەوە بەلای سەرۆکی حکومەت سەرۆکی حکومەتیش ئەو کەسەیە کە هیچت بۆ ناکاو تەمەشای لاوازەکانیش دەکات ئەجا کە باز لە تاگەکەی ڕوشیاری تاگەکەی بەداخەوە ئەگەر هوشیاری تاک لە پلێکی باشا بووە یعنی تەنانەت مام ناوەندیش بواە هەستیان بەمە ئەکرد یعنی بۆ نمونە لە هەڵبژاردننی ئۆکتۆبەری ساڵی ڕابردووە ئەوە سزای پارتی بدرابایە لە هەڵبژاردنەکەیە چونکە دەمێکە خەڵک ئەبێ ئەس بە پشتانە بکە یەک نەخۆشی هەیە لای تاکی کورد خۆش باوەڕیە ئەو خۆش باوەڕێ وای لێ کردووە شیکارە لای خۆی دروست ناکە لێکدانەوە ناکە هەچی پێی بڵێن باوەڕ بەوە کە ئەو قوڕی سەناعی وایە کە پەنجەیەکی پیانی جێگە پەنجەکەت دەرئەچێ ئەمە بەشێکی ئەم دۆخەی کە ئێستا هاتۆتە کایەوە خەتای تاکی کورد خۆمانە هوشیاری سیاسی یاخود هوشیاری گشتی لای تاک کەمە تا بزانن ئەمە بەم جۆرەیەکە ئەکرێ چونکە وەکووتمان کەم کورتەکان لەسەر ئاستی هەموو هەرێم هەموو عێراق و هەموو ناوچەکەش هەیە وڵاتانی چواردەوریش ئەو کەمە کوریانی کە ئێستا ئێمە هەستی پێکەین لە چواردەوریشمان کاکیوە کەواتە ئەکرێ بڵێن کەم و کورتی لە ڕێگاوبان لە کەمی دەرمان لە بەتەواوی ئەو خزمەتگوزاریانی کە پەیوەندیدارە بە ژیانی هاوڵاتیانەوە تەنها لەو ناوچانە دانیەکە یەکێتی نیشتیمانی کوردستان حکمڕانی تێدا دەکات نەخێر مرۆ تەماشای کەناڵ عەرەبیەکان بکە شارۆچەکانی جنوبی عراق یاخود ناوەڕاستی عراق یاخود ناو بەغداد خۆی ئەمانە چه حاڵێکیان هەیە یعنی گەڕێکی وا ڕاقی هەبوو وەختی خۆی ینی ناو بەغداد ئێستا بڕۆ چکاولیەکە ئەمە علاقەی بە ناوچەکەەوە هەیە بڕۆ لە ڕێگەوبانەکانی ئێرۆ داخلی تورکیا بە تا 50-60 کیلۆمەتر لە داخلی ئۆتۆبانەکەی ڕێگایەکی وێرانیان هەیە بڕۆ بۆ ناو سووریا عینەشل لێرەوە بڕۆ بۆ ناو ئێران بە هەمان شێوە ئەمە شتێک نییە ڕێگەبان بەم زۆرەیە کارەبا ئەوەی کە لێرە نییە لە بەغاش ئەزمەی هەیە ئەسڵ کارەبای هەرێمە زۆری ڕابۆ عێراقیش بەشی ئەوانە دێن لەو ڕوانەوە ئێمە خۆمان باشین بەڵام ئەوەیە کە یەکسانی نییە لە دابشکردنە دوای کێشە دروست دەکرێت مەسەلەن لێرە تۆ ئەگەر لە ناو عێراقی فیدراڵی هەرێمی کوردستان بەشێکە لە عێراقی فیدراڵ بۆچی تۆ بێ بەنزین لە بەغدا بە 450 بێ لێرە بە 1000 سەروتر بێ ئەی بۆ تۆ وەکو خزمەتی هاونیشتیمانی خۆ دەکەی ئەو بڕە بەنزینەی پێ دەدرێ بە 650 چل دیناری بۆ خەیتە سەر لێرەی فرۆشتەوە بەکەڵ ئەی تۆ کام حکوومەتی لە کاتێکدا پێشتر داوای ریفراندۆمەکرات تا سەر بەخۆی وەگرین بەڵام ئەگەر ئەم بارودۆخە بەم شێوەیە بێت بە بڕوای تۆ ئەگەر ئەم جیاکاریە هەبێت دەکرێت داوای سەربەخۆی بکرێت دەتوانین سەربەخۆ بین ئێمە بەڕێی من ناتوانین سەربەخۆ بین چونکە هیچ مەرجێک لەبار نییە بۆ باسکردن لە سەربەخۆی نەک خواستن بۆ سەربەخۆی باشترین شت ئەوستا باسەکەمان ڕەنگە ڕێڕەوەکەی بگۆڕێ بەڵام باشترین شتێک ئەوەیە کە ئێمە ئەو جنسەی گریفانمان هەویەکەمان کارتی نیشتیمانیەکەمان هی عێراقە پاسپۆرتەکەمان هی عێراقە لەبەرەوە
وەکو ئاسی سارکوتانی لێ دێمە هەر بڵێن سربەخۆیی لە کوێشە لە کاتێکە کە ئێسێمە ناو هەرێمی کوردستانین و ڕێفراندۆمی 2017 کاتێکە کرا چ بەزمێکی هێنا بۆ هەرێمی کوردستان چۆن هەرێمی کوردستانی بە هەموو شارەکان و دواخست ئێستا شەڕە لە بەغدا لەسەر سەرۆک کۆمار یعنی ئەوەی دروشمی ڕفراندۆمەکەی بەرز کردەوە ئەوەی هانی خەڵکی دا پاسپۆرتی عراقیکە بسووتێنێ ئێستا خۆی ئیدعای سەرۆک کۆماری ئەو عێراقەکە یعنی تەنانەت کاندیدەکەش کە بربژێری لایانی بەرامبەرە ئەو یەکێ لە هەرە توندڕەوەکان بوو بۆ مەسەلەی جیابوونەوە لە عێراق. بەڵێ کاکیوە ئەم جیاکاریەکە لە دابشکردنی خزمەتگوزاریەکان ناکرێت نابێتە هۆیەوەی کە ناوچەکان زیاتر لێکتری دوور بخاتەوە لە هەمان کاتیشدا بتوان بۆنمە داگیرکردن لە ناوچەکانە زیاتر بێدەستی دەرەکی زیاتر ببێت. ئەوە ئێستا ئەوەی کە جەناب دەیڵێ بەڕاستی ینی شتێکە لە سەسای ڕابردووشەوە وەروانمان بەسەر هاتووە ئێمە لەکوێ لاواز بووین زلهێزەکە یاخود باڵا دەستەکەی ناوچەکە دەسەڵاتی خۆی سەپاندووە ئەمە حقیقەتە بەڵام خەتا لە کێیە کە ئەم یەکریزیە تێگەیە ئەم یەکریزیە خۆ لە خواستی یەکێتی نیشتیمانی کوردستانە نییە کە تێک هەموو کەس دەزانێت هەموو کە ئەزانێ ئێستاوەتا لێرە لە ناو زۆنی سەوزا هەوڵەکانی یەکێتی بۆ خەڵکیش و بۆ مەسەلە سیاسیەکانی چۆنیە ئەو هەموو حیزبە سیاسی لە کوردستانە هەیە با لە زۆنی سەوزایەکیان کێشەی لەگەڵ یەکێتیا هەبێ با ڕۆژ لە ڕۆژان بارەگایەکێکیان لەلایەن لایەنگرانی یەکێتیە و تێک درابێ چەندین جار بارەگای یەکگرتووی ئیسلامی لە دووەم سووتێنراوە هی کۆمەڵ لە هەولێر خەڵکی تر ئەو هەموو زیندانی سیاسیانی کە لە ناو زیندانەکانی هەولێر و دووەکەن کوا لێرە ئەوە هەیە چ ڕۆژنامە نووسێک لێرە زیندانە باشە کاگیوە تایبەت بە داهات لە کاتێکا کە باز لەوە دەکرێت داهاتی ئیبراهیم خەلیل و حاجی ئۆمەران قابلی بەراوردکردنە بە داهاتی خاڵستنوورەکانی باشمەخۆ پەراوێستخان تا باز لەوە بکرێت کە پێویستە سلێمانی بەو داهاتە پرۆژەی خزمەتگوزاری بۆ ناوچەکانی خۆی بکات لە کاتێکدا ئەم داهاتە با بڵێن کەمترە بە بەراورد بۆ داهاتەی کە لایانی دیکە دەستیان دەکەوێت ئەمە یعنی ڕەوایە ئەمە بۆ 10 ساڵ لەمەوە پێش کەس نەهات ئەم پێش نیازە بکات بۆ زۆنی سەوز کاتێکە پارەکە زۆر بوو بە ملیارات بوو تەخشان و پەخشانەکرا بە ملا بۆ لایە 1000 کەسی لە یەک بنەماڵە کردوتە سەرمایەدار و خاوەن کۆمپانیا بۆ نەهاتن بڵێن وەرە داهاتی خۆتان بۆ خۆتانی ئێمەش بۆ خۆمان ئەمڕۆ کە داهاتەکە تەسک بۆتەوە یەن ئەڵێن داهاتی خۆتان بژێنە داهاتی ئێمەش ئێمە بژێنێ بەڵام لە کاتێکە لە زۆنی زەردا سنووریان بە تورکیاوە هەیە سنووریان بە سووریاوە هەیە لەگەڵ بەغدا هەیە ئاسمانیان هەیە ینی ئەم هەموو گومرگە بۆ ئەبێ بخەمڵێن لێ بە گومرگی باشماخ و پەروێزخان باشە کاکیوە ئەم جیاکاری کە پارتی ئەیکات پێدوانیە بێوێت دووبارە دوو ئیدارەیی لە هەرێمی کوردستاندا دروست ببێتەوە منەوە کوڕی خۆم خۆزگە دروست بێتەوە باشترە کە ئەو کاتێک ئیداری زۆنی سەوز دوو ئیدارەیی بوو خۆ هەموو خەڵکە شایەتن کە بارودۆخێکی باش لە زۆنی سەوزا بووە چه پێشکەوتنێک بووە پرۆژەی کارکردن هەبووە بژانەوە هەبووە ینی خەڵکێکی زۆر خۆ ئێمە ئەزانین زۆریش شت دروست بوون گروپ دروست بوون دژی ئەوە بوون کە ڕێکەوتنی استراتێژی یەکێتی و پارتی هەبێت چکە خەڵک لەگەڵ ئەوە نەبوو ببێتەوە بە یەک ئیدارە دوو ئیدارەکەی پێ باش بوو ئێستش خواستێکی چاکی خەڵک هەیە لە ناو خەڵکا لە ناو کۆمەڵانی خەڵکە ئەوەی کە یەکێتی وەکەوەی ئێمە سلێمانی لە ناو عێراقی فیدراڵی بیبەستێتەوە بە بەغدا لەگەڵ بەغدایە هەموو شتەکان ڕێک بخرێ موچەی خەڵکە ئایدی بەغدا بێت نەوت و داهات و هەموو شتێکە لەگەڵ بەغدا غاز لە ڕێی بەغداوە بڕوا نەوت لە ڕێی بەغداوە بڕوا پەیوەندیە دەرێکیەکانمان لە ڕێی بەغداوە بێ ئەوە مەخواستی خەڵکە لەبەرە خۆزگە بگەڕێتەوە بۆ دوو ئیدارەی ئەو کاتێمە ئیداری خۆمان باشترێک بەڵێ کاگیوە بابەتێکی دیکە کە ئێستا زۆر چاوی بابلین هاوڵاتیان و میدیاکانیشی لەسرە کەمبوونەوەی کەمی دەرمانە لە بابلین نەخۆشخانەکانی سلێمانی و ئەو ناوچانی کە تایبەتە بە فەرمانڕایەکی نیشتیمانی کوردستان و لەژێر دەسڵاتی ئەودایە یاخود نەناردنی بودجە بۆ دەرمان بۆ ئەم زۆنە هۆکارەکەی هەر خۆیانن لە کاتێکدا ئەمە هۆکارە بۆ ئەوەی کە هاوڵاتیان متمانیان بە کەرتی تەندروستی حکومەت نەمێنێ بە پزیشکەکان نەمێنێت لەمڕۆوە بۆ چوونی تۆ چییە؟ وڵا بەداخەوە خۆ لە کاتی شەڕیشە دەرمان ئەنێرێ بۆ جەبەکانی شەڕ ئەین دەرمان شتێکی ئینسانیە و حکوومەتی هەرێم ئەگەر لە بەشی پارەی وەزارەتی چیکەش بووە تەرخانی کردای بۆ دەرمان چکە دەرمان پەیوەندی بە کەسوکاری هەر هەمومانەوە هەیە بێ جیاوازی حیزبە سیاسیەکان
ینی لەمانە بە ئاشکرا خۆ دیارە ئێستا گەشتێکی بەرپرسێکی حکومی یاخۆت سەرۆکی حکوومەت کە لەم بینات گەشتێکی بۆ تورکیا و بەریتانیا کردووە ڕەنگە پارەی گەشتەکەی بەس بێ بۆ دابینکردنی دەرمانی دوو خەستەخانە لە سلێمانیا ئەوە شتێکە کردوانێتە دروشمێک بۆ تێکدان بۆ تێکدانی بارودۆخەکەی ئێرەیە و خەڵک هام بن کەەوە دەرمان لە باشە دەرمان لە خەستخانەکانی سلێمانی نیە خۆ سلێمانی سەر بە هەرێمی کوردستان تەختەکەش هەولێرە ڕێزی حکوومەتەکەش مەسئول بارزانیە و وەزیرەکانیش لەوێن دواتری بەرژەوندی هاوڵاتیە لەوەیە ئەوان دەرمانیان نردووە نەدرێ نەخۆش وکات دەرمان ئەبێ لێەوە بێ بەڕاستی ئەمە حکوومەتەکەمان خۆی زۆر سەری هەیە تەنها هەرەمە نییە ئەمە شێوازی ڕێوەبرنی وەزارەتەکانیشمان نەقسی تایە ئەگەر گۆڕیتەوە بۆ سلێمانی یا کوردستانی ڕابردوو یا کۆ چەند ساڵەوە پێش جیاوازەکە بە دیەکە هیوادارم خەڵک سزای تاوانبار بدا هیوادارم خەڵک لە هەڵبژاردنەکانی داهاتووە سزای ئەوانە بدەن کە کەمتەر خەمن کە یانوێ ئیفلیجی شارەکە بەڵێ دەستەکان خۆش بێ زۆر سپاس بۆ هیوا محەممەد نووسەر و ڕۆژنامەنووس ومێ دەکەین هاوڵاتیان نەبنا قوربانی ئەو ململانە سیاسی کە بوونی هەیە و باجەکەی بە شێوەیەکی خراپ نەدەن دووبارە سپاس بۆ بەڕێستان